مامۆستاکلان بەڕاستی پێویستی بەو هەموو عەزیەتە نەدەکرێت و هەموو خواردنا و هەموو ماندیبوونا. ناجانە ئەوە شانازی لە بۆ ماتۆڕۆژ زۆر چاچی ئێستاش کۆفتێک لێرە هەیە لە چیندادە نشین استراحەتەش دەکەین شش ساریش دەخۆینەوە. وەڵڵا مامۆستا پێویست بەوەی ناکە. بابا دەبیتن وانیا وایە عەزیەت نییە دلێر گیان ئەچی نەوێدا نیشن جەوێکی ژەگۆڕێم. با بەدلێنگۆی باش. کوڕەکەم زۆر پێ خۆشحاڵ بووم بەس نەمزانی باوکە چیش دەکا؟ کاسبە مامۆستا. ماشەڵڵا تەمەن درێژە ئینشاڵڵا. سپاس دەکەم. ئەدی ماتان لە چییە؟ شاپاوە مامۆستا. شاپاوە ماوە؟ ئەدی ئەو تو چیش دەکەی کوڕم؟ مامۆستا لە دوکانێکی گوڵفرۆش کار دەکەم. گوڵ هەلە خۆی دێت بەخوا دەرێ گوڕی. سپاس دەکەم مەمنون. سپاس. ببوورە. فەرموو مامۆستا. ببوورە. ئەلۆ لە ناکاو تەلەفۆنێک بۆ باوکی پەری هاتوو کارێکی گرنگی بۆ هاتە پێش و بەداوای لێبرنەوتی من دەبێ بڕۆم. باش ئێستا دێم. باش بەسەر چاو خوات لەگەڵ کاک لێر زۆر پێ خۆشحاڵ بووم. منیش بەڵام ئەوە ئاگداری تەلفۆن لۆ هاتی لە کۆمپانیای هەندێک ئەشیام لۆ هاتیە دەبی بە خۆش بێ بووم. ئاسایە مامۆستا. زۆر سپاس دەکەم بۆ هاتنەکەت. خۆشحاڵ مامۆستا. باوکە من دوایی لەگەڵ دلێرایەمەوە. مامۆستا ئەگەر کێشە نەبێ بێخەم بە من لەگەڵی بێخەمم تاکیل بە بەس هەتا ماڵە بهینەوە بەسەر چاو مامۆستا. خواحافیز. خواحافیز باوکێکیان. سەعات خۆتاوە. دلێر بەڵێ. کەس هەیە لە ژیانت؟ نا. چاکەکەیت بەڕای تۆ من دەوڵەمەندم یان هەژار؟ حتمما دەوڵەمەندی. ئەی کێ شایستەی منە؟ کەسێک لە ئاستی خۆت بێ. بەڵام من بیرکردنەوەم وانییە دلێر ئەو خۆشەویستەی کە لە هەژاردا ئەیبینم قەت لە دەوڵەمەندا نایبینم چونکە هەژار هەمیشە ڕۆحی خۆشەویستیت پێ ئەبەخشێت بەڵام دەوڵەمەند وانییە بیر لە ڤێلا و سەیارە و سەرۆت و سامانە کاتەوە بەڵام خۆشەویستی لە هەژاریدا ڕۆحت پێ ئەبەخشێ دنیات پێ ئەبەخشێت واتای خۆشەویستی لای هەژارە نەک دەوڵەمەند. قسەکانت جوانە بەڵام ئەگەر کوڕێکی هەژار کچێکی دەوڵەمەند بێنێ ئەوە کچەکە بەسەری زاڵە بێت بۆیە پێویستە هاواستی خۆت بێنی بەڕای من چونکە تاکەستان بەسەرێکتری زاڵ نەبن. قسەکەی تۆش ڕاستە نازانم کچی ئەم سەردەما بۆچی بیر لە سەروەت و سامان و ڤێلا ئەکەنەوە وا ئەزانم خۆشەویستی بە پارەیە بەڵام وانییە ڕۆحی خۆشەویستی ڕاستەقینە بە هەژاری و دەوڵەمەندی نییە. ڕاست باشە تۆ دەتەوێت لەگەڵ کوێ خۆشەویستی بکەیت؟ بۆ نمونە کوڕێک کچێک ڕزگار بکات مووقیفی بەرامبەر هەبێت لە کاتێکە کە کچەکە دزی لێکرابێت کوڕێکیش وەکو پاڵەوان بێت جامتاکی بۆ بگەڕێنێتەوە. بۆ نمونە مەبەستت کێیە؟ خۆشمەویت دلێر. واتە چۆن؟ واتە خۆشمەویت. من پێشەوەی تۆ بی بۆ ژیانم ویستم خۆم بکوژم بەڵام تۆ وی بە دکتۆر بۆم وی بە عیلاج بۆم
وی بەحبم تۆ ژیانی منە ڕووناکردەوە خۆشمەوەی دلێر پەری نامەوێت دڵت بشێنم بەڵام من ناتوانم چکە من تۆم خۆش ناوێ دلێر تکایە دکتۆر تۆی بۆ داناوم ئاخر ناکرێت باشە 1 ساڵ لەگەڵم بە ئەو کاتە ئەزانم تۆ منە خۆشەوێت تکایە دلێر باشە پەری هێ من بەوە تاقی دەکەینەوە من ڕازیم دلێر ئەو تۆ بەڕاستە؟ پەری بە جێڕانەوەی چیرۆکەکەی وای لە دلێر کرد کە ڕازی بێت یارمەتی بدات بۆ ماوەی ساڵێک لەگەڵی بێت و تا چاک بێتەوە ئیتر دەست پێکێکی ژیانێکی تازە بۆ دلێر و پەری دەستی پێکرد